چەند ئەنجومەنێکی پارێزگاکانی عێراق لە دادگای فیدراڵیتانە لە کۆتاییەنان باکاری ئەنجومەنی پارێزگاکان دەدەن و پێشبینی دەکرێت دادگای فیدراڵی لە بەرژەوەندی ئەنجومەنی پارێزگاکان بڕیار دەربکات و بڕیاری پەرلەمانی عێراق هەڵوەشێنێتەوە. هەرچەندە دەستپێکردنەوەی کاری ئەنجومەنی پارێزگاکان لە ئێستادا ئەستەمە، بەڵام نەبوونی ئەنجومەنی پارێزگاکان بۆ چاودێری شوکاری ئیدارەی پارێزگاکان با گرنگ دەزانرێ بۆ بنەبڕکردنی گەندەڵی و لێپرسینەوە لە بەهەدەردانی سامانی گشتی. سەبار طبعا جا لە محکمەی اتحادیە برارێکی لەداوە و محکمەی اتحادیش لە حاڵەتێکی زۆر ئیحراجایە، چونکە بڕیارەکە لە پەرلەمان دراوە، پەرلەمانی عێراق، پەرلەمانی عێراقیش پێچەوانەی دەستور قارەکەی داوە، بەداخەوە پەسەندیش کراوە و ئێستاکە تقریبا لە 2019 ئەو بڕیارە دراوە لە مانگی 11 و ئێستا کاتە 2 ساڵ تێپەر بۆ بەسەری 2 ساڵ متەرەتیباتی زۆر قورس ئەکەوێتە لەسەر ئەو پەرلەمانێکە و بڕیاری داوە کە بەداخەوە ئەو کاتە باسمان کرد گۆزەکەیان بەسەر ئەنجومەنەکان شکانە بۆ حیسابێک کە گەندەڵن ئەنجومەنەکان، بۆ حیسابێکە گەندەڵی معالەجەکەن، بەڵام نەیانزانی گەندەڵیەکە زیاتر بوو کە ئەو کاتی بەرپرسیارەتیان تەسلیمی پارێزگارەکان کرد و پارێزگارەکان هیچ ڕەحمێکیان نەکرد بە هیچ پارێزگایەک و چیش هەبوو لە پارە و پوڵی ئەم دەوڵەتە هەمویان بەهدەرداندا، یعنی گەندەڵەکە ئەوەنە زیادی کردەوە. هەرچەنە لەو کاتێ ئەمە پرسیارەکە لە ئاراستی پەرلەمان خۆی کرا، ئایا پەرلەمان خۆی چەندێ لە ئاستی گەندەڵیە ئینی پاکە، پەرێزی پاکە. ئەوەش عێراق هەتا کومیستاکە زیاد لە تریلیۆن ملیۆن دلاری ڕۆشتووە کە پەرلەمان سەبەبی یەکەم و ئەخیری بەهدەردانی پاری ئەم دەوڵەتە عێراقیەکە تەخشا لە پاشا. ئەگەر هەبوونی ئەنجومەنی پارێزگاکان وەکو دەستگایەکی چاودێری و لێپرسینەوە بەسەر ئیدارەی پارێزگاکانەوە گرنگ بێت، بۆ کەرکووک بە گرنگتر دەزانرێ، چونکە ئێستا دۆخی کەرکووک نائاساییە و ئیدارەی کەرکووک بە وەکالەت بەڕێوە دەبرێت. بەداخەوە پەرلەمانی عێراق کاتی خۆی کە ئەنجومەنی پارێزگای حەل کرد، لایەنێکی دانەنا ڕێقابیوە بەلایەن لەسەر پارێزگار. بۆ نمونە ئێستا کەرکووک پارێزگارێکی بە وەکالەتی لە ماوەی ئەم چەند ساڵی ڕابردووە تەنیا خۆی ئیشکارەکان بەڕێوەبا کە لەگەڵ ئەوەیە پارێزگاریش نییە، ئەو بە وەکالەت پارێزگارە. بۆیە کۆمەڵی کێشەی زۆر لە عێراقا دروست بووە بەنەمانی ئەنجومەنی پارێزگا. جگە لەوەش ئەنجومەنی پارێزگا لە دەستورە هەیە، ناتوانن ئەو شوێنە تاک و هەمواری دەستور نەکرێتەوە، دەبێ ئەنجومەنی پارێزگا هەبێ. دوای کەمتر لە 2 ساڵ لە هەڵوەشانەوەی ئەنجومەنی پارێزگاکان، پەرلەمان سەرکەوتوو نەبوو لە جێگرتنەوەی ئەنجومەنەکان تا ببێتە چاودێری بەسەر ئیدارەی پارێزگاکانەوە، بۆیە بە هەدەردانی سامانی گشتی و گەندەڵی و ناشەفافێت لە داهاتی پارێزگاکاندا هۆکاری سەرەکی بڕیاری دادگای فیدراڵی دەبێت بۆ زیندووکردنەوەی ئەنجومەنی پارێزگاکان و هەڵوەشانەوەی بڕیارەکەی پەرلەمانی عێراق. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.